سڵاوتان لەبێت. سەرۆکی پەرلەمان لە دیداری ڕاپیدەیندا مەترسێکی گەورە لەسەر موچەی فەرمانبەران ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. ئەم حکوومەتەی ئێستا لە ساڵی داهاتوودا ناتوانێت موچەی فەرمانبەران خەرج بکات. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بە پێی یاسا ئەم حکوومەتەی ئێستا لە سەرەتای ساڵی داهاتوودا ناتوانێت موچەی فەرمانبەران خەرج بکات. ئەوەش دەخاتە ڕوو هیچ درەچەیەکی یاسایی نییە بۆ خەرجکردنی موچەی فەرمانبەران جگە لەسەر پێچیکردنی یاسایی یان کۆتایی هێنان بەم ئەزمەی ئێستا. ئەمە لە کاتێکدا محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق دەست لە کار دەکێشێتەوە و داوا دەکات ڕۆژی چوارشەممە لە کۆبوونەوەی پەرلەماندا دەنگی لەسەر بدرێت. سەرۆکی پەرلەمانی عێراق لەبارەی دەست لە کارکێشانەوەی لە سەرۆکایەتی پەرلەمان ڕایگەیاند من بەشێک بووم لە پرۆژەی زۆرینەی سیاسی و ئێستا پێوەرەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق چەند کاتژمێرێک دوای دەست لە کارکێشانەوەی بە میدیاکانی ڕاگەیاند لەگەڵ کەس لەبارەی دەست لە کارکێشانەوەم لە سەرۆکایەتی پەرلەمان قسەم نەکردووە و وتی پێکهاتەی پەرلەمان گۆڕاوە. هەر پەرلەمانتارێک مافی ئەوەی هەیە بۆ چوونی خۆی بدات لەباری سەرۆکەکەیەوە. هیچ ڕێگایەک بەکار ناهێنم بۆ سەپاندنی خۆم بەسەر هێزە سیاسیەکان و پەرلەمانتاراندا. جەختی کردوتەوە کە بڕیاری دەست لە کارکێشانەوەی لە سەرۆکایەتی پەرلەمان دانیشتنی پەرلەمان پاک ناخات و وتیشی یەکێک لە هۆکارەکانی دەست لە کارکێشانەوەم گۆڕانکاریە لە زۆرینەوە بۆ تەوافقی. بە گوێرەی بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمانی عێراق کە بڕیارە سبەی چوارشەمە کۆ ببنەوە، پەرلەمان دوو کارنامەی هەیە بۆ دانیشتنەکە و بڕگەی یەکەم دەست لە کارکێشانەوەی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان لە پۆستەکەی و دووەمیش هەڵبژاردننی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق پۆستەکەی لە پشکی هێزە سوننەکانی نێو هاوپەیمانی سیادا وەرگرتووە کە خەمیس خەنجەر سەرۆکایەتی دەکات و لە ماوەی ڕابردوودا لەگەڵ هەر یەک لە پارتی و سەدرەکان هاوپەیمانیتیان پێکێنا بۆ پێکێنانی حکوومەت و دوای نزیکەی دەمەنگ لە بەڕێوەچوونی هەڵبژاردن و بەکشانەوەی سەدرەکان هاوپەیمانیەتیەکە هەڵوەشایەوە.